تۆ هیچ غەمت نەبێ. با بەڕاشکاوی لەم بابەتەوە قسە بکەین سەردار. تۆ هەندێشتر لێ وەرگرتم وتت شتەکە بە ماوەیەکی دیاریکراو دەکەم. ئێستاش کاتت بۆ دادەنێم. ئێستا بیکە دەی بە 5 دقە. سیرکایی مناڵ هەمیشە هەمان هاڵی جاران دەکەیەوە. تۆ بە فشە لەم نوکتەکەم تێگەیشتووی. ئەسڵەن تۆ بە فشە لە ئەیشان تێگەیشتووی. گەر ئەیشان ئەمە بزانێ یەکەم جار سەری تۆ دەبڕێ ئینجا هی من ئەیشان نابێ. 4 دقەت ماوە سەردار. باسی ئەیشان ناکەم. کچەکەی دم کچە چووکەکەم. تەنانەت گوێگرتنیش لە تۆ تاوانە سەردار. بەردەوام بە. وتی گەر شتەکەم بەسەر بێ هەر کە خەبەرێکشمدا بە ئەزەل وتی هەموو شتێک بجێ دەڵی و بەڕاکردن دێ. ئاوا داماوە دڵسافە. وەک بڵێ شتێکی باشی کوتووە. لەمە باشتر هەیە؟ خاڵی لاوازی پیاوەکەی پێوتم. دەزانی بۆ تێکەڵکار و باری کچەکانم دەبم جەنگیز؟ چونکە تۆ باوکێکی قێزەوانی سەردار. کچان دەزانن. کچان وا دەزان ئەوان قوربانین. بەڵام لە ڕاستیدا کچان ڕاوچین. کچان بە ئاسانی دەتوانن یەکسەر خاڵی لاوازی کوڕەکان بدۆزنەوە. دواتر دێنەوە پێت دەڵێن تۆش ئەو خاڵە لاوازە بە خۆت دەقۆزیەوە. قوربانی ئەزەلە گولەکە بەهارە. باشە چۆن بیتەقێنین؟ خاڵی لاوازی لەکوێیە تا بیتەقێنین؟ ئەو ئەزەلە زۆر شاراوەیە. دەزانی پیاوی شاراوە چۆن دەبی جەنگیز؟ یان هیچ نهێنێکیان نییە و هەمووی درۆ دەلەسەیە یانەوە تا لە ژێر بەڕەکەیاندا شتێکیان شاردۆتەوە. بەڕای تۆ ئەزەل هیچ شاردۆتەوە؟ نا ئەزەل هیچ شتێکی شاراوەی نییە. بۆیە ئێمە دەبی شتێکی شاراوە بدۆزینەوە. اینجا دەکەویتە ناو لەپمان لە دەستت دەرناچی جەنگیز. تۆ خۆت باشتر ئەمە دەزانی. ئەم پیاوە چارەنووسی ئێمەیە. هەر شتێکت بەسەر بێت بێگومان ئەو شتە پێشتر بەسەرت هاتووە. کاکە زەل بەخێر بێ. ئاگاداریان دەکەمەوە کە جەناب هاتووی. نا با بێتم مفاجەئە. 02 بۆ ئاگاداریتان کاکە زەلات سەرەوە. نەهێشتنی ئەو شتانەی کە لێیشان دەرباز نابیت تەواو گەیشتن بە کۆتایی نییە. بەڵێ باشە کاتە تەواو. ئەزەل هاتووە. بۆ دەرباز بوون لەو شتانەی کە لێیان دەرباز نابی وەستانی زەمن بەتەنیا بەس نییە. پێویست دەکات بگەڕێیتەوە خاڵی سەرەتا. هاو باش لێرەم چییە؟ نەڵێ بە دوای کەسێکی تر داهاتوو. وەرە جەنگیز دەسم بە کارەکان کردووە و تۆشی زەنگت نییە. من زۆرم لە خۆم کردووە هاو باش. سەیری 6 مانگی ڕابردوو بکە. هەموو شتێک بە خێرایی تێپەڕ بووە. جالەوە باشتر هەیە؟ وام دەزانی هەموو شتێکمان کردووە. بەڵام هێشتا شتانێکیان لە پێشمان کە نەمان کردوون. منیش زەوە دەترسم. ڕاستە زۆرمان کردووە و بەرەو پێشیش دەچین بەڵام وەک بڵێ من بەرەو دواوە دەگەڕێمەوە نەک بەرەو پێشەوە بێم. بڵێ بزانم چی بۆ جەنگیز؟ یانی کە دەموت ژیانی نوێ جەنگیزی نوێ. من ئێستا لە خۆڕە بوومەتە جەنگیزی کۆنی کۆن. وەک بڵێ شتە نەکبەتیە کە پێشتراتە ڕێم وا دێتەوە سەرڕێم بەڕێز. یعنی شتە نەکبەتەکە چییە؟ دیارە کاتی خۆی بەرارە چاڵت داوە. دەشتێک بڵێ جەنگیز. سەیرە خەریکەم ترسێنی. ئاخر چیت پێ بڵێم؟ دەترسم لەوەی تۆش بخەمە دڵە ڕاوکێەوە. هەر بڵێم تۆش بێ هیوا دەبیتر. بۆچی دەکەمە دڵە ڕاوکێەوە جەنگیز؟ سیرکە گەر شتەکەیە پێم بڵێ گوێم گرتووە.
نا بابە گوێ لە چی دەگری کاتی خۆی جەنگیزی کۆن مێشکی تێک چوو ئەو ناوەی تێکدا خۆ ئەو جەنگیزە کۆنە بەتمانێ بێتە نێوان ئێمەشەوە نا خۆت ڕێی پێ نادەیت چونکە تۆ یەکسەر ڕام دەچەلەکێنی و بە ئاگام دێنیەوە وانییە؟ باوکارمان تەوا بێ ئاهەنگێکی گەورە دەجێڕین یەکەم برا زۆر خۆش دەبێ ها بتری خواردنەکانمان بەدەستەوە هەموو دنیا هەرچێکمان مەبەستم ینی هەردووکمان خوا حەفیز کورە جەنگۆ دەبەشە لە کۆڵمان بۆوە باشە تۆ چی وەک بڵێ دەتناسم تۆ چی ئەژەن خاڵۆ بۆستە خاڵۆ بوو کروتەیان نەخ